بیرانی بە ڕێزم کاتتان باش لە دوای ڕووداوەکانی شاری مووسڵ و دەرکەوتنی گروپە تونڕەوەکان و هاتنی گروپی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە بە داعش ناسراوە بارودۆخی ناوچە کێشە لە سەرەکان لە هەرێمی کوردستانیش ئەڵوگۆڕی دراماتیکی گەورەی بەخۆ بینی. هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا بەشی زۆری ئەو ناوچانەی کۆنتڕۆڵ کردووە کە بە ناوچە کێشە لە سەرەکانی لەگەڵ حکوومەتی عێراقیدا ناو دەبران. ئایا لە ئێستادا چەندێکی ئەو ناوچانە بەدەست هێزی پێشمەرگەی کوردستانەوەن؟ هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچانەدا لە چه بارودۆخێکدایە؟ ئەوەی کە دەوترێت لە ئاستی شەقامی کوردیدا کە هەست بە جۆرێک لە جیاوازی لە نێوان میحوەرەکاندا دەکرێت تا چەند ڕاستە؟ بۆچی لە هەندێک ناوچە جیاوازی هەیە و لە هەندێک ناوچە شەڕەکان گرم و لە هەندێک ناوچەش شەڕەکان بەو شێوەیە نین لەگەڵ گروپە تونڕەوەکاندا؟ هەوڵ دەدەین لەم چاپێکەوتنەماندا لەگەڵ مستەفا چاوڕۆژ بەرپرسی محوەری خانەقینی هێزی پێشمەرگەی کوردستان و هاوکات بەرپرسی مەڵبەندی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان قسە لەسەر بارودۆخی ناوچە کێشە لە سەرەکان و هێزی پێشمەرگەی کوردستان بکەین لەو ناوچانە. کاک مستەفا بەخێر بۆ چاپێکەوتنی هێناردی. زۆر سوپاسی، وەش بەخێر بێن. سەرچاو هیوادارم بتوانین ڕاستیەک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بخەینە بەردەم. زۆر سوپاس. کاک مستەفا لە ئێستادا لەم میحوەرە کە پارێزگای دیالەیە چەندێکی ناوچە کێشە لە سەرەکان گەڕاوەتەوە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەوەی کە دیارە خۆتان ئاگادارن لە بیدایەتەوە کە هەموو باز دەکرێ ئەڵێنەوە هەموو ناوچە ئەوانەی کە کێشەی لەسەر بوو لە هەمووی گەڕاوەتەوانی بۆ سەر هەرێمی کوردستان، بەڵام ئەم بەشی ئێمە دیارە ئێمە کۆمەڵی تاقیداتی تایە بە تایبەتی مەسلەی سعدیە و جەلەولا و ئەو جۆرە شتانە. لەبەرەوە ئێمە هەموو ئەو شوێنانی کە لە ڕابردووە سوپای عێراق پاژە و تێشکانی بوو پاژەوەی کەوە هەموو شوێنەکانی چۆڵ کرد بە بێتەقە، ئێمە توانیمانە بچینەوە لەو شوێنانە و بۆ شایەنە پڕبکەینەوانێ. بەڵام مشکلەیەکمانەیە حدودی کوردستان، سنووری کوردستان تقریبا 1050 کیلۆمەترە ئێمە هەمانە کە لە ڕابردووە کێشەی لەسەر بووە. ئێستا چۆن بازەکرێت لە سا ئەتوانی بڵێ 95شی زیاتریشی گەڕاوەتەوانی هەندێک شوێنە هەیە کە ئێمە تا ئێستا یەکلا نەبووەتەوە بۆمان. لە سەدا 5 زیاترەکەوتە سنووری پارێزگای دیالەوە یانەکەوتە سنووری پارێزگای مووسڵ. سنووری دیالەوە دیالە کوێ بە دیاریکراوی ئەگەر تقریبا جەلەولایە ئەوە سعدیەیە ئەو دوو شوێنەیە کە چۆنەڵێ هەندێک لە حەمرینە لە بحیرەی حەمرین و ئەوانە لە ئینجا بەرەو بڕوو بەلا و لای مندەلیوانە تەبیعی ئێساوی کێشەی لەسەری، بەڵام ئەوەی کە کێشەمانە بێ لەسەری و کە قڕەمانە بێ لەسەری و هێزەکانمان بەرامبەر یەک وەسابێ منطقەی جەلەولایە. چونکە ئەو هێزەی سوپای عێراق کە باسی یەکەین لە هەموو شوێنەکان کە هەڵات و خۆی ڕۆیشت و چاکانی تەسلیم کرد لە باتیەوەی ئێمە پشت و پەنای بووین، ئێمە هەند لە هەموو شوێن پاراسمانە ئەوان چون تەسلیمی داعش و مەعسکەرێکی گەورە هەیە لێرە کە پێڵێن کوبرا، ئەوانەشیان تەسلیم کرد خۆیان ڕۆیشتنەوەوانە. ئێستا ئەو چەک و جوبەخانەیە سبەبی تریژەیە کە ئێستا لێرە ئەو مشکلێمان بۆ حەل نەکراوە هەرچی کۆنە بەعسی هەیە، هەرچی ئەوانەیە کە لە زمانی ڕژێمی سەدام حوسێنە ئەفسەر و مخابرات و عەقید و چی بوون لە منطقەی جەلەولا و سعدیە. 1800 زابتی زمانی حیزبی بەعز لێرەیە. ئەمە پەنجەرەیەکیان بۆ کرایەوە ئاهێکیان پیا هاتەوانێ بە ناوی داعش و بە ناوی دەوڵەتی ئیسلامیەوانە، ئەوانە ئێستا چێکیان لەگەڵ هەڵگرتوون. من ناڵێم لە 100% هەمووی، بەڵام خەڵکێک لەوانە ئێستا بە فرسەتیان زانیوە ئەوانەی کە ئێستا ئێمە بەرامبەر یەک وەستاوین لەگەڵ ئەوانە وەستاوین ئەچینە زۆربەی شوێنەکان لە بەردەستی هێزی پێشمەرگایە. بەڵام کاک مستەفا زۆر پرسیاری ئەوە ئەکرێت کە بۆ بەری دیالە گەرمە بۆ بەری ناوچەکانی کە بۆ شێوەیە نییە، ینی ئایا لە ناوچەی پارێزگای نینەواش بە هەمان شێوە ڕێژەیەکی زۆری بەعسیتیانە بووە؟ باتیا، بەڵام ئەوان ئێستا ئەو شوێنانی کە هەموو هێزەکان لەوێ ئەو قوتەی کە لێرە هەیە ئەموو هێزەکانی سوپای عێراق تەسلیم بوون. ئەوە ئیمڕۆ خۆتان بە چاوی خۆتان بیتان فەوجێک لەو شوێنی کە لە تەلەعفەرەوە هاتو لێرەوە ئەڕاتەوە گەڕاونەتەوانی لەوێ ئەو کێشەی کە لێرە هەیە لەوێ نییە، ئەو مشکلی کە لێرە ڕاستە، بەڵام ئەمان لێرە چۆنەڵی هێزێکی خۆشارەوە بوون بۆ ئەم زروفە. ئەجنا لە شوێنەکانی تریش من ناتوانم بڵێم ئەوە نییە، بەڵام لێرە گەرمترە، لێرە ئەمەوەی کە باسم کردەوە هەموو کۆنە بەعسی و داعش و ئەوانەی کە ئەمە فرسەتیان زانی. تاقیداتی جەلەولاش خۆی شوێنێکە معقەدە، ئەم جوغرافیەکەی کە توانی چۆنەڵی شوێنێکە کە
وەکو بەعزی شوێنی تر نییە تەختایی نییە دەشتایی نییە بڵێ تر ئەوە لێەوە ئەو ڕۆژتۆی تر ناتوانانی ئێمە دەستمان بیکاتێ لە ماڵ بە ماڵ لە پەنجەرەکانەوە لە شوێنەکانەوانە هەموو ئەوانە ئێستا سوء ئیستیفادە لەوەکەین ئەنا من پێم وایە مەسەلەکە قسەیەگە کرێ وەڵا بۆ لێ وایە بۆ لێنێت لێرە شەڕک تۆزێ گەرمتر ڕەنگە لە شوێنەکانی تر ئەژنا ئەو سیاسەتی کە هەموو هەمانە بەرامبەر بە داعش و بەرامبەر بە هەموو ئەو توندڕەوەی تیرۆریستانە یەک سیاسەتە. بەڵێ ئێستا جەلولا بەدەست کێوەیە؟ جەلولا بەتوانی بەدەست ئێمەوەیە بەڵام فلول و جێبی ئەو جەماعەتانەی کە باسمان کرد تیاماوەتەوانێ شەوان چکە لە پشتەوەیان مەعسکەرێکی پێڵێن مەعسکەری کوبرا ئەم مەسکەرە هەموو چەک و جبەخانەی کە هەبوو بەجیانێش بۆ ئەوان سعدیە کە مەقڕێکی گەورەی ئەوان بۆ هەمویان بەجێش بۆ ئەوان ئەو چەک و چۆڵ و جبە خانۆشتانە بەدەزەوانێ ئەجیناوەکو تر ناحی چۆنەڵی جغرافیەکەی بەدەست ئێمەوەیە هەندێک جێبوو لە هەندێک لە شوێنەکانە لە ماڵەکانەوە دیوارەکانیان کون کردو لە بازی شوێنەوە قەناسە تەقە لە پێشمەرگەکە تەقە لە بازی شوێنەکە ئەجیناوەکو تر ئێمە مسەیترین بەسەر ئەوانە بەڵام چۆنەڵی ئەو بازی چەکداری تیاماوە ئێمەش تا ئێستا نەمانتوانیەوە لەبەر کۆمەڵی ئەسباب کارچی دەوانە خۆیان خەنە مەعسکەرات و شتەکەەوە بەڵام ئەوەش بەرنامەی لە داهاتووە خوای زانێ ئێمە چ بەرنامەیەکمانەوێ بەرنامەکان هەیە بووی کە من نازانم ئێستا بڵێم ئیعلانی بکەم لێرە بەڵام هەوڵە دەین بە هەر شێوەی لە شێوەکان بێمە چارەسەری وەزە بکەین نادومانە بە دوای ڕێز عەشرەتەکانە ئەوانەی کەوا قسەیانە ڕوا زەختیان لێ بکەین بڵێ بابەجیان کاتێک کە ئێمە لێرە بووین کاتێک کە هێزی پێشمەرگە لە جەلەولا بوو لە سعدیە بوو لە شوێنەکانی تر بووی کەسێک زەری بەیەوە نەگەیانەوە کەسێک نەچوە عەرەبێ بێنێ و عەزیەتی بە بەڵام ئێوە تکاتان لەکەین هەوڵێک بن و ئەم ڕۆژ ئێمەژەر بەردەوە هەمیشە بەردەوامین دوسێ ڕۆژ پێستا کۆبوومان لەگەڵ هەمویان ناکرد باگمانکردن کە هەوڵێ بن ئەم بەڵایە لە خۆیان دوورخەنەوە چونکە گەر ئەوانە ئەوە نەکەن دوایی بێتە مای سەریشە بۆ خۆیان کوڕیانە کوژرێ ماڵێن وێرانە بێت تۆباران نەکرین ئێمەش قبولی ناکەین خۆی مەش تا سەر قبولی ناکەین هەر بۆ شێوەیە بێ لەبەرەوە هەر جوختێک لە ئێمەش سەر و خۆمانەیە بڕیاری خۆمانەیە جوختێک ئەم دمان پێکرا ئیشی خۆمان چی بێت لە ڕووی ئەسکەریەوە جێبەجێ بەڵێ وەڵامی سەر عەشرەتەکان چی بوو؟ هەموو خۆ قسەی خراپ ناکەن کە ئێرە بوون تۆ دانیشی لەگەڵی هەموو ئەڵێن دەسەڵاتی ئێمە نییە و چی نییە و ئەوەنە بەڵامەوە ئێمە خۆمان قەنەعەتمان بۆ نییە یعنی وەکو ئەم میحوەری ئێمە وەکو برادرانەی کە لێرە وەکو مەسئولین ئیمانمان بۆ قسانەوەیان نییە چونکە خۆشیان لە خوێنیان نایەوە وەزعێکی کە بیدایەت باسم کرد کە ئەمە تربیەتی حیزبی باس و هەموو ئیسفادەیان لێ کردو ئێستا چەند ساڵە ماڵوێران بوون و هیچی شیان نییە و کەنجڕ موقعی جغرافیەکەشی وایە هیچ شتێکی تیانی ئیلا ئەوەیە کە بێت چەکدار بن و چۆنەڵی بەو نەفەسە بژین. بەڵێ یانی قەناعەتە بەوە هەیە کە هۆزە عەرەبیەکانیش لەگەڵ چەکداران هەیە؟ لە سەدا سەد ناڵێم هەمووی بەڵام زۆربیان وەکو ئەو هەندێک تایفە هەیە عەشرەدەیە وەکو کوڕەوی و لەو بابەتانە لەگەڵیانن و ئێستاش لەگەڵیانە چەشیان هەڵگرتووە لەگەڵیانە تەشویقی ئەم گەنجانی خۆیانەکەن کە بێن دژی کورد کە مەسەنن لەم زروفات و تەماشای کە لە کاتێکا جێش عێراقی هەمووی شکاوە جێشەکەی چۆڵی کردووە هەندێک لەوانە زابطیانەیە لەگەڵ لای جەماعەتی عەبدولئەمیر زەیدی و لای ئەوانەی قوواتی عێراقی تەلەفۆنیان بۆکەن ئەڵێنەوە خۆتان ڕابگرن خۆتان بە قوتکەن خەمتان نەبی ئێمەینەوە نێڵن پێشمەرگە بێ ژماری پێشمەرگە چەنە شەڕیان بکەن بەو نەفەسە بەخێوانەکەن بە شەرتێ پێشمەرگە زەری بۆ ئەوان نەبووە ئێمە عەرەب بە برای خۆمانەزانین هەموو ئەو تایفە و شتانی کە لەوەیە بەڵام ئەوان بۆ نەفەسە ئێستاش لەو هەموو ڕاکردن و لەو هەموو سەرشۆڕی و لەو هەموو تەستیمکردنی چەک و جبەخانەیە لێش ئێستا معلومان لە سەرێمە کۆکەن و پێشمەرگە چەنە چەکەکەیان چیان هەیە جاو باشێک لەوانە لەگەڵ ئەو تایفە و کوڕی مڕیانە لەگەڵ عەبدولئەمیر زەیدی و لەگەڵ مالیکی و ئەوانە بەو نەفەسەی ژەکەن کە بیانوێ چۆنەڵێ هەڕەشاکەن و شوێنانی کاتونە بێت چۆڵی بکەنەوە ئەوە ئێمەشتر لەو واقعاژین ئێستا. بەڵێ کەواتە ئەو شڕانی کە لە ناو ماڵەکانەوە ئەکرێ هەندانێکی سوپای عێراقی لە پشتەوەیە؟ وەڵا سوپای عێراقی شوەتوانی هەردووکی هەم ئێرهابیەکان تروریستەکان ئەوەی کە ناوی داعش و ئەمانە هەمویان بەیەکەوە ساییان گرتوتەوە خۆ ئەمەی کە ئێستا هەیە داعش نییە 5-6 گروپ بە نەقشبەندی و نازان بەعسیە و
جبهه ناس انواع واشكال جروبيان تاع من هميم لبرنيه بەڵام هەمویان سەریان کردو بەیەکە لە مەسلەی کووردا لە مەسلەی پێشمەرگا هەموو یەکەگرنەوە. بەڵێ کاک مستەفا سەبارەت بە ئامادەسازی و پڕچەکی هێزی پێشمەرگەی کوردستان، هێزی پێشمەرگەی کوردستان ناتوانین بڵین هێزێکی تۆکمە و پڕچەکە لەم کاتەیە، ئایا لەم بەرەیە هێزی پێشمەرگەی کوردستان لە توانایەوەی هەیە کە بەرگری لەم ناوچانە بکە، یان ئەگەر ئێمە بمانوێت پێناسێک بە هێزی پێشمەرگەی کوردستان بین، ئایا هێزی پێشمەرگە هێزێکی هێرشکەرە یان هێزێکی بەرگریکارە؟ وەڵا جارێ پێشم شتێ ئێمە خۆت زانی مەسەلەک چەک نییە لە هەموو شۆڕشی میلەتانە لە هەموو دنیا قەناعەت و بیر و باوەڕ قیادەی چەکەکەکە. ئێمەش خۆت زانی لە ڕابردووەوە هەمومان تقریبا ڕەنگە بڵی 50 ساڵ تەمەنمان لەنا ئەو شۆڕش و پێشمەرگایەتی اینجا گەنجی تریە و چێڕوا وەزەکەی ئێمە لەو دەورە سوڕاوەتەوە. ئێمە ئەو چەکە کەمەی کەشمان بتوانیمان مقاومەی گەورەترین دەوڵەتی عێراقی پێ بکەینی سەدام حوسێن و بەو چەکە کلاشکۆف و ئاربیجانەی خۆمان بۆ ئەو شەڕانەمان کردووە و لە هەموو وڵاتەکەشمان کاول بوو خۆشمان ڕامان کە چوونە سەرسنوورەکان خۆمان گرتەوە، بەڵام تەسلیمی ئەو واقعی سەدام حوسێن نەبین و مقاومەمان کرد. هەر بۆ چەکەشەوە هاتینەوە ڕاپەڕین بەربا بوو و ئەمەی کە ئێستا بینی ئێمە ئێستا ڕەنگە چەکمان لە ڕووی ئەو کاتەوە بچکە لە ڕاپەڕینیشا کۆمەڵی شتی باشمان دەستکەوتەوە لە دەبابە، لە ناقیلا، لە دۆشکە، لە شتی تر و لەم ینی کۆمەڵێ چەکی باشمان هەیە، بەڵام ئەتوانی بڵێ ئەم چەکەی کە ئێستا بەدەزەوانەوەیە، ئەم چەکەی بەدەزەوانەوە توانی بڵێ ئەگەر لە هی ئێمە باشتر نەبێ خراپتر نییە، چکە هەموو جێشی عێراقی چەکوچوبەکەی دەکەوتە دەزەوانە. لەبەرەوە ئێمە بەوەی کە هەمانە ئیدارەی پێەکەین، بەوەی کەمانە پێشمەرگە لە سەنگەرای خۆیەتی پێی و تا ئێستاش سەنگەرێکمان نشکاوە و مقاومەی ئەوانیش و هەموو ئەوانی کە بیانەوێت تەماعن لە کوردستانە هەبێ ئێمە درێغی ناکەین و چەک و جبەخانەشمان خراپ نییە. بەڵێ کەواتە هێزێکی پڕچەکە هێزی پێشمەرگە هێزمان پڕچەکە کەم و کوڕیشمان نەبێ بێ هەوڵ بین بۆی جێبەجێ بکەین. بەڵێ هەوڵەکە چۆن ینی ئایا چەکی بۆ کڕن یان سوپای عێراق وەکارە؟ مەسەلەی سوپای عێراق دیارە ئێمە لە ڕابردوو 3-4 ساڵ پێشستا زۆر هەوڵەدرا بچین چەک بکڕین، هێزەکانمان پرچەکەین. حکوومەتی عێراقی کە ئێمە پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی کە بەشێکە لە دیفاعکردنی عێراق ڕۆژە لە ڕۆژان یەکێ لە کێشەکانمان کە لەگەم مالیکی و سالی مالیشیە لۆ ڕۆژە ڕۆژ ناتین دەتفەنگمان بەنیە هەموو ئەو چک و جبەخانی کێناین چەند داوامان کرد هەتا حقوقی پێشمەرگەشیان نەدا، داوامان کردی چیان نەدانیە. ئێمە خۆمان تەناتوانم بڵێم دەفیشیان نانوێت تا ئێستا، ئەوەی کە هەمانە بەڕەنجی شانی خۆمان پەیامان کردووە. هەوڵماندا وەکو وەزارەتی پێشمەرگە کۆمەڵی وەفدمان نرد بۆ دەرەوە، هەموو وعد و عودێکیان داینیە خەریکی کڕینی چەک بووین بۆی کە بتوانین ئەم هێزەی کە خۆمانەنا هەندێشتی بۆ پیا بکەین کە لە مستەوای پێویستی ئەم حربەی کە ئێستا هەیە لە وڵاتەکەمانە. بەڵام بەداخەوە کە دەسێ بۆ شتێگە بدە وایە حکوومەتی عێراقی ڕازی نەبی و ئەمە قانونی نییە و ئەمە چی نییە ڕێگەیان لێگرتین. لەبەرەوە هیچمان بۆ نەکراوە، چێکێکمان لە دەرەوە نەهێناوە. ئەوەی کامانە ئەو دەستکەوتانەیە کە لە ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن ئەوەی کە هەندێکیش دەستکەوت بێ لەم زروفەی کە ئێستا وەزعی ناتەبیعیە ئەجینا چەکانمان هەر چەکە کۆنەکان. زۆر باش ئەگەڕێمەوە سەر دەستکەوتەکانی هێزی پێشمەرگە، بەڵام داوای ئەوم کرد کە پێناسێکی هێزی پێشمەرگەم بۆ بکەین. ئێمە هێزی پێشمەرگە بە هێزێکی هێرشکەر وەسف یان بە هێزێکی بەرگریکار؟ وەڵا هەردووشێتی. من جارێکیان بۆ نمونە بۆت باز دەکەم لە شەڕی سێمانگی قەویان ماوە تا ئیتر ئاخر مۆقعمان هاتینە خوارەوە و شکاین ئیتر ئێمە سێمان مقاومەمان کردی ئەو سەدامی کەیسا بۆش باز کردی کە پێشمەرگە دایمە مقاومەی کردووە. هەستان ناتینەوە چوین بۆ لای مام جەلال مەقەڕەکەی لە یاخسمەر بوو، چاڵێکیە بوو چوینە ژێر زەمینەکەەوە، من بووم کاکۆسرد بوو مەجموعەیە برادەر بوو، وتوان وەڵا پێشمەرگە ئەتوانێت دایمە ئێمە هەر شوێنێ بیگرین بەڵام ناتوانین دیفاعی لێ بکەین. یەک محازەری باشی وەدایمەتی پێشمەرگە هەمە بێ مدافع بێ هەمە بێ شەڕکەریش بێ کە تۆ شوێنێگەگرێ بێ سەنگەر لێ بێ خۆت قایم بکەی دیفاع بکەیت. ومانە من مەقسەم چی ئێمە ئێستا لەم قۆناغی ئێستا هەم هێرشەکەین هەم دیفاعیش. باش ئەگەر هێرش بکەن، ئەگەر پێشمەرگە هێزێکی هێرشکەرە ئەکەواتە ینی لەوتی ئەم بارودۆخە دروست بووە بۆ چارەنووسی بۆ نمونە سعدی و مەندەلی و بەشێک لەو ناچانە یەکلا نەکرانەوە. ئەوە مەسەلەکەەوە نییە ئێمە نەتوانین، ینی من حەزەکەمەوە زۆر وازە بێت مە خۆمان بەرنامەی خۆمان هەیە، بەڵام بەرنامە خۆ ناچێتە سەر کۆڵان و سەرجادە و باس بێت و ئەمانە
و هێزێکی باشمان هەیە ئێستا لێرە و ئێمە لە بەرنامە لەگەڵ سەرکردایەتی خۆمانەوەی کە پەیوەستە بەو ئیش و کارانەوانێ نەخشەی خۆمان هەیە و ئەوەش ئیشەڵا لە داهەتووە خەبەری خۆشتانە دێ. بەڵێ ینی ئومێدمان بۆ هەیە کە دڵنیابن ئێمە هیچ لە هیچ شتێک کۆڵ نادەینەوەی کە وڵاتی خۆمان بێ ئەوەی کە واجبمان بێ ئیشەڵا درێغی ناکەین و سەرکەوتنیشی بدەین پێ بدەست بە پشتیوانی میلەتەکەی خۆمان. کاک مستەفا سەبارەت بە ئەو دەستکەوتانەی کە لە سوپای عێراق بەدەست هاتوون دوای کشانەوە ئەمەشت بەوەیە کە بەشێکی ئەو چەک و جەبەخانە نەکەوتونەتە دەست ئەو گروپانە ئەی چەندی کەوتۆ دەست هێزی پێشمەرگە؟ وەڵا کەم لە بازێشن ڕەنگە لە بازێشن کەم ئێستا لێرە ئێمە لێرەم کە من خۆم لێرەم بڕوا دەبێ تەرەقەیەکمان دەست نەکەوتو مەعسکەرێکی کوبرا هەبوو هەرچەند هەوڵماندا لەگەڵیانە ئاخرەکەی قەسفیشیان کردین بۆ دومانیشیان کردین سێ چوار پێشمەرگەشمان شوێی بوو تایری عێراقی لە باتی هەستیە لە داعش و غێری داعش بات ئەو کاتە کاک مەحموود لێرە بوو لەگەڵ ئەو برادرێترا دو سێ شەیدیشماننا و 6 لە 12 بریناریشماننا هیچیشمان دەست نەکەوت بۆ ئەوش نەبوو مەسەلەکە بەڵام کە ڕۆیشتن جێشەکە لە باتی ئێمە زۆر هەوڵمان لەگەڵدا با بمەڕۆن با بە یەکۆبین چی بین وەکو هەموو شوێنی خۆ بێتە قەبەجیانش تەسلیمی داعشوانەکە لای ئێمە هیچ دەست نەکەوت لە شوێنی تر هەبووە لە شوێنی من نازانم مووسڵە نینەوەیە لە هەمووی هەندێکی خەڵک بردی من سا دوێنێ ئەوە لەو مجلی شارە کە مقابلەیەشیان کردوم ئەم ژمارەی ئەخیری تایەتی باسیم کردن هامەر بۆ خەڵک بۆ چێت هەمەر چیەکە لە ڕاپەڕین و لە فلان شوێن و لە فیسار شوێنوانە خەڵک بردوێتی یان هەیە دۆشکەی بردووە ئەمە هی میلەت و ڕەنجی شانی پێشمەرگە ڕەنجی شانی خەباتی و میلەتەیە حەقە خۆیان ئەوە بکەن بێنن بەڵام لە عینی کاتیشا لە بازێ شوێن هێزی پێشمەرگە لە بەرەوەی کە لە باتی دەست داعشکەوی دەستۆ کەوتۆ ئەوانە کراوە بەڵام من حەجمەکەی نازانم. بەڵێ لەم مەحوەرە ڕژە دەستکەوتەکان ئەتوانین بڵێن چەند بوو؟ سفریان هەبووە بەڵام کەم بووە هیچ نەبووە پێم وانێ من ئەوەی کە ئاگام بێ خۆشم لێرەم نەمبیستۆ ینی تا ئێستا بەڕاستی لێرە ئەوەنەوە چکە هەمووی کە ڕای کردو ڕۆیشت و ماسکەرەکە بوو تەسلیمیان کردەوەی خۆشیان ڕۆیشتن بە ڕایان کرد و گەڕانەوە. یەکی کە لەو شتانی کە لە مەسەلەی بەجێهێشتنی شوێنەکانیانە لەلایەن سوپای عێراقەوە باسەکرێ مەسەلەی دەستڕاگەیشتنی خەڵکێک بووە کە ئێوە خۆتان ناوتان ناون شڕەخۆر ینی ڕێژێکی باشی چەک ئالیاتی سەربازی ئەمانە کەوتونەتە دەست ئەو خەڵکە ئێوە بەرامبەر ئەمانە چی ئەەکەن ینی بۆ هەوڵتانەیە دەست بەسەر ئەوانەیە بگرێت؟ وەڵی من نازانم خۆ من بەڵامۆنی من بزانم ئێمە لەو هەیئەتێک کە خۆمان کۆبوونەوەمان کردووە باسیەوە کراوە ئێمە ڕاستە هەندێک چەکی وردووانە کە خەڵک وتی ئەوە زۆری زەختمان لە سەرینێ بەڵام ئەم وەزە کۆتایی پێت ئەمەزە بکوێ بەلایەکە ئێمە ئەو کاتە و خەڵکانی کەلایەنە بانیانەکەین بەخۆشی نیدایان بۆ دەرەکەین قەراریش بووین لە کۆبوونەکانی خۆمان لە سەوتە بڕیاریەوەی لێدرا کەەوە قوبڵ ناکرێت مەسەرن کابرابێ بە کەیفی خۆی هامەرێکی دانەوە لە بەرماڵەوەی یاخۆ دۆشکەیەکی دانەوەمە ڕەنجی شەهادەت و خەباتی پێشمەرگەوەیە کەسێک ئەتوانێت بە تاقیتەنیا خۆی بچێتە مەعسکەرەکەی کەرکووکەوەیان بچێتە هەر مەعسکەر لەو مەعسکەرانەی کەشتی تا دەستکەوتووە شتێک بۆ خۆی بێنێ ئەگەر مەسەلە بوو هێزی پێشمەرگە و ئەوە نەبێت لەبەرەوە ئێمە بە هێمنی بانیانەکەین لە هەر شوێنێکا بێ تەبی ئێستا تاقیقێواکیم زین لە شو هەیە ئەگەر خۆیان هێنایەنەوانی و ڕەنگە هاوکاریش بکرێن ڕەنگە شتێ یارمەتیش بدرێن بەڵام کە نەیاندایەوە حتمما دوای لیانە سنینەوە مڵکی پێشمەرگەی و مڵکیەوەی کە ڕێک بخرێ تەنظیم کرێ بۆی دیفاعی پێ بکەین لە کوردستان. باشە بەڵام کە ئەم زروفە کۆتایی هات ئایا گەڕاندنەوەی ئەو ئالیەت و ئەو چەکانە نرخی چیە لە کاتێکا ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان پێویستی بەوەی دۆشکەیەکی زیاتری هەبێ پێویستی بەوەی هامەرێکی زیاتری لەلاوێ بەڵام ئێستا پەکمان نەکەوتو لە سەرشتانە ینی بڵی پەکمان کەوت بێگەر ئەوە نەبێ خۆ ئەوەش نەبوو هەر هەبووین ئەوەش بەڵام ئەوە بەهێزتر بەڵام ئێستایتر نازانم ئەوە بکراوە قەرار بوو ئەو کەسانی کە معنین بە ئیشەکە پێیان بڵێن تەبلیغیانکەنەوە ئیشی من نییە ئیشی ئاسایشە ئیشیەوەیە کە ئەمریان پێ بکرێ ئەوانیش هەموو شتێ بە ئەوامرەکرێ تەمەناکەم خەڵکیش خۆی لە مستەوای پێویستە بێتە پێشوانیە چکەمە چارەنووسێمان بەسراوە بە یەکەوە گەر حکوومەتی عێراقی یان هەر کەسێک لە ناحەزەکان بێن بەخوا فەرقی ئەوە ناکە ڕەنگە ئەوان تاوانبارتریش بن لەبەرەوەی کەشتیان تاڵانیان کردووە لەبەرەوە من تەمەناکەم بە عاقلانە ئەو خەڵکانە ئەوەی کەشتی بردووە بە هیمەتی خۆی نەی بردو بە هیمەتی هێزی پێشمەرگە بردوێتی لەبەرەوە تەمەناکەم
خۆیان بێنەوانی و بەدڵسۆزیان بۆ کە باز دەکرێت بۆ کورد و کوردستان وی ڕەنگی مە پشتوانی هاوکاریشیان بکەین لە ڕووی مادیەوە لە بەڵێ تا چۆن ئەگەر هەیە کە بۆ نمونە ئەو چەکانی کە کەوتۆتە دەست ئەو گروپانە لە حاڵەتێکە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر هێرشی کردە سەریان بۆ نمونە ئەو چەکانە بکەوتە دەست ئێوەش وڵات تەمە ناکەین شەڕیتر کۆ شەر جاری وایە تۆش چەکە دەگیرێت لە کە شەڕێ کرد ئەوانش کە شکان لە شکانی شادیار هەموو لە هەموو سەرکەوتن و ژێرکەوتنێکە کە سەرکەوت و شتە دەزەکەوێت کە ژێریشکە و شتێ فەوتێ ئەوە لە تاریخی هەموو شەڕی و پارتیزانی وانایە ئێمە تەمە ناکەین ئەگەر ئەو شوێنانەی ئەگەر تووشی هەر شتێ بین ئەو شتانەی کە شتی سەربازیە دەستمان کەوێت مەبەستەوە بوون باشەکە سەفا ئەگەر لە حاڵەتێکە ئەم بارودۆخە کۆتایی پێهات و دۆخی وڵاتەکە گەڕایەوە بارێکی ئاسایی ئەو شتانی سوپای عێراق کە کەوتوت لە هێزی پێشمەرگەی کوردستان چۆن مامەڵەی لەگەڵاکەن ئەو ئەمانەتێکە لای ئێوە ئەیپارێزن و پاش تەسلیمی سوپای عێراقێکەنەوە یان نەخێر مڵکی خۆتانە من هیچ دەست نەکەوتو تابیەوە نازانم جاوی لەکوێ بێتەوە بەڵام ئەوە قەرارێکی سیاسیەوێ و خەڵک بەجێ هێشت و دەست خەڵکەوتەوە ئیحسایەک نییە کە بڵێ وڵا ئێمە بە دەور و تەسلیم کرابی وەرە ئەوە دەیەمێ دوایی کاتمەوە بمەیتەوانێ خەڵک تاڵەبی کردەوە من ناتوانم زەمانەتیەوە بکەم بڵێ وڵا کەسبەی نێوان هاتنەوانێ گەشتێکیان برابێ چکە لای هیچ بە ڕێکوپێکی نەکراوە بە تەنزیمی نەکراوە کەس نازانی لای چیە کاکە هەتا لای ئەو هێزانی کە خۆشمان مەسن شێزانانی لای چیە ئەگەر پیاو وایە بەجێ نێشتایە ینی خۆ لە هەموو دەستکەوت لە هەموو شوێنە کاروا بۆ ینی هیچ زمانێک نییە کە ئەوانە سبینێ بێنەوە خۆی سا قسانەکەن ینی ئەوە چەکانە لایە و چی ئەمانە و ڕەنگە سبینش منیش قەنەعەتم وایە سبینێکە وەزێکە هێدی بێت و بتوانین لەگەڵ عێراق بژین بەیەکەوە داوایەکەنەوە و گەشتێکیشیان لامان بێ خۆ چیتایەکە پیشیانینەوانی لە کاتی خۆیان خێچیەکە بەڵام من بەڵێنی مەبدەئیەن ئێستا بڕیارەکە ئەوەیە کە ئەوانە مڵکی هێزی پێشمەرگەی کوردستانەوەی کە کەوتۆتە دەسێشی پێکای ئەو کاتە لە اتفاقی سیاسیش بووەوە قیادی سیاسی بڕیاریەوەدا من نازانم هیچ هێزێکی سوپای عێراق لەم مەحوەرەیە پەنای بۆ هێزی پێشمەرگەی کوردستان نێنە ئێمە قەت دژایەتیمان نەکردەوە شوێنانی کە بۆ ڕۆشتون بەڵنا ببورێنیمە بەس هێرشی داعشە کە ئەوان سەربازگەکانیان بەجێ سەنگەرەکانی خۆیان بەجێ هێشت کەسان پەنان بە هێزی پێشمەرگەی کوردستان هێنانێبی خۆیان ڕۆشن تەسلیم بوون لێرە چۆڵیان کرد لە محوەرەی ئێمە یعنی کەس نەهات بۆ لای هێزی پێشمەرگەی ئیمڕۆ بە چاوی خۆتان بینیتان فەوجێک لە فەوجەکەی تەلعفەروانە کە شکاون و لە منطقەی لای موسڵەوانەوە فەوجێک بە کاملی بە هامەر و پێویستیەکانی خۆیان و بە سیارەکانیانەوە نازانێەوە بینیتان لە ڕێگای ئیمڕۆیانە هاتنەوانەوە 4 ڕۆژە بە ڕێگاوان بەرقیان بۆ ئێمە کردەوە کە ڕەوانیان کەینەوە بۆ لای سوپای عێراق ئەم بەیانە گەشتنێر و ئێستا ڕەنگە کاک پێشەوەی قسەم لەگەڵ یەکێ لە مەسئولەکانی خۆمان کرد کاک حسین مەنسوور وتی لام بۆ ئامر فەوجەکەیان هەندێک شتیشمان ناونەتێ معلبات و شتیشمان ناوتێ بەڕێمان کردوون ڕۆنەوە تر ئاخر قۆناغیان ئەگەنەوە لای نەفتخانە فەوجێکی جێشی عێراقی لێ فەوجە کەمتر یا زیاتر نازانم لەوێ و تەسلیمیانەکەینەوانێ و ینی بۆی کە بزانە واقعی ئێمە چییە بەڵێ نەفتخانەی سەبە دەست هێزی پێشمەرگەوە نییە لێتی ئێمە شیلێن و ئەوانی شیلێن و شەڕمانە لەگەڵیانەیە گەل لێوێژ بوون ئێمە مشکلەمانە لەگەڵیانە بەڵێ ینی کام لە زاڵن لەسەر ناوچەکە ئەوانی لێن ئەوان بە ئەی مندەلی ژەر ئەوانی لێن خەڵکی لێ ئیداری لێ مندەلی بەڵێ ینی هێزی پێشمەرگەی کوردستان نتوانێت کۆنتڕۆل لە ناوچانە بکات نەمانچون بەلایە بەڵێ ئەی ینی پلان هەیە بۆی کە ناوچانەش ئەگەم گشتیوانە پلانی مندەلیمان نییە مندەلی خۆی وڵاتێکە وێرانە لە حربی ئێرانی و عێراقیا هیچی نەماوەی تری خۆمان بە چیەوە مەژوڵکەین بچین لەبەرەوە وازمان لێنەوە هیچ ئەوێک نییە لەم سنوورۆ تا چۆن ئاگاداری ئەوەیت کە دەستێوەردانی ئێرانی هەبێت وەڵی کاکە خۆ قسە زۆرەکرێ یعنی ئێستا من بۆ تاریخێ لێرین خۆتان هاتوون بە چای خۆتان ئەسکەرێک پازارێک کەسێکتان دیوە ئەوە مەرزی منزریە و ئەوە لەو دیوشەوە خسرەویە هەمووی 5 دقە دوور لێرەوە 10 دقە دوورە نە ئەسکەرێکی ئێرانیمان دیوە نە وەفدێکی ئێرانیمان دیوە هاتبێ بۆ ئێرە و شتێک نییە بەڵام لە سیاسەتی ئێران خۆی چی بێ بۆ ئەوە خۆی زانێ ڕەنگە خۆتانەزان هەردوو دەوڵەتەکە دەوڵەتی شیعانێنێ بتوان هاوکاری یەکتی بکەن بە هەر ڕێگەلێک بەڵام لە ڕێگەی ئێمە شتێک نەکراوە هیچ ڕەبتیشمان پیانەوە نییە ئێمە لێرە و ئێمە ئێرانیش بە دۆستی خۆمان نەزانین ئێرانیش ئێمە لە هەموو هیچ ئاگاداری ئەوە هیچ شاندێکی سیاسیان سەربازی لە
مرزی منزوریەوە داخل بوو نهاتوو کەس نهاتوو من ڕۆژانە لە یعنی کەس سەردانی هێزی پێشمەرگەی کەسیان کردووە سەبارەت بە سوپای عێراق سوپای عێراقی ئەوان کرد بێتیان بەڵێ وەڵی نازم خۆ من لە سوپای عێراق نیم ئەوان کە گەرچوو بن نەچوو بن ئەوە حەقی خۆیانە چکەوان دوو دەوڵەتی شیعەن یعنی حەقی خۆیانە ئاگایان لە یەکتری بێ پشتیوانی لە یەکتری بکەن خۆ زۆر شتەیە کە چون لەوێشەوە قسەی لەسەر کرێکی خۆیانی شیعەکان بەڵام ڕەبتی بە ئێمەوە نییە ئێمە کەسێک بە نەدیوەگەی وەفدێکیشیان بێ ئێمە هیچ پێشوازیری ئێران بێ پێشوازیشی لەکەین دۆسایەتیشی یەکەین جۆشی دیەگریم زانین چیانی بەڵام تا ئێستا کەسمان نەدیوە ئێمە زۆر باشە پشوویکی کوردوەرەگەین و پاشم پشووە باس لە محورەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و دابەش بوونیەکەین بەڕێزان پاشم پشووە کوردتا گەڕێنەوە لاتەن بەڕێزان دووبارە سڵاو کاک مستەفا سەبارەت بە دابەشبوونی محورەکان ئەوەی کە ئەیبینین ئەوەی کە لە شەقامە باسەکرێ هەست بە جۆرێک لە جیاوازی ئەکرێ لە دابەشکردنی محورەکانە ناوچەکانی پارێزگای نینەوە زیاتر ئەو هێزانن کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانن محوەری خانەقین ئەو هێزانن کە سەر بە یەکێتی نیشتمانی کوردستانن لە کەرکووک هێزێکی ترە یعنی لە جەلەولایە قسە لە سەرواکرێکی هێزی دژە تیرۆر دەوری خۆی بینێ لە هەندێک ناوچە هێزی پێشمەرگێ لە کەرکووک پۆلیسی قەزا و ناحیەکان بەشداریەکەن یعنی ئەم هەموو جیاوازیە بوو ئایا هێزی پێشمەرگەی کوردستان تا ئێستا یەک نەخراوە کە لە هەموو محورەکانە هێزی پێشمەرگەی کوردستان بتوانێت بەرگری لە ناوچەکان بکە وەڵای خۆ کاکە خۆت تەقدیری زروفی میلەتی کورد و وەزی خۆمانەکە ئینسان شتێک خۆ نابێ فێڵ لە خۆی بکە ئێمە تەماشای هەڵبژاردننی دهۆکە لە دهۆک ئەو خەڵکانی کە یەکێتیە شوێنی ترێت چەند دەنگمان هێناوە لەبەرەوە ئەو هێزەی کە لەوێ زیاتر لەژێر تەسیری و کادیرەکانی عسکەرەکانی لەژێرینی پارتیان لای ئێمەش عینیشت بالمقابل عینیشتە ئێمە هێزەکانمان هەمووی یەکە ئێمە 12 لیوامان هەیە 12 لیوای هێزی پێشمەرگە کە وەزارەتی پێشمەرگە پیادەیە کات هەمومان موحدین تێکەڵین پارتی وێشێتی بە یەکەوەیە هێزی هەفتا هەیە هێزی هێشتای هێزی هەفتای یەکێتی هێزی هێشتا یەکێتیە بەڵام ئێمە لەم بەشەی ئێستا ئەمەی کە ئێستا وەزعێکی تایبەتیاتۆتە پێشوانیە هیچ فەرق و جیاوازیمان نەکرد ئێستا هێزی هێشتا لێرێ هێزی هەفتا لێرێ من ڕاستە یەکێتیم من مەسئولی فەرقمان نەکردووە ئەو کاتێک ئێوە لێرە بوون و برادرانتان بینیەوە لە هێزەکانی هەشتا بوون کە پارتین هاتوون بۆ ئێرە ئێمە لەمە دابەشکردنەکە خۆی واقعی چۆنەڵی دەسەڵاتەکان وای کردووە لە ڕابردووە چۆن بووە هەر بۆ نەفەسەوە کە ئێستا زروفەکە دروست بوو ئێمە ژاتوینێتە مەیدانەکە من باشە بەڵام چەند ساڵە ینی کاتێک ئۆپۆزیسیۆنیش قسان لەسەرەوە کرد کە هێزی پێشمەرگەی کوردستان بەتاوی یەک نەخراوەتەوە بەردەوام تەحەدای ئەم قسەی ئەکراکە هێزی پێشمەرگە یەک خراوەتەوانێ هێزی پێشمەرگە ئێستا موحەدە هێزێکی یەک گرتووە بەڵام ئێستا لە زروفیشی ئاوایە ئێمە جیاوازیەکانە بینین یعنی کەواتە لە چەند ساڵ ڕابردووە کارێکی جدی لەسەرەوە نەکراوە هێزی پێشمەرگە سوپایەکی نیشتیمانی بێ من باسی جیاوازی ناکەم لێرە زەین بۆ نایکەم لەبەرەوەی کە من ئێستا لەگەڵ ئەو هەموو برادرانە بەیەکەوەین هێزەکانمان بەیەکەوێ لە کە کۆبووینەتەوانە لە لای جەنابی کاک مەسعود کە سەرۆکی هەرێمە هەیئەتێکی باڵامان هەبووە هەیئەتەکەیمە کە دانیشتوین پێشەوەی کە ئەم هێزانە دابەشکرێ پێشەوەی محوەرەکانیش دابەشکرێ کە قسەمان کردووە وەکو یەکجان قسەمان کردووە تەوجیهاتەکەمان بۆ ئەوە بۆ بەڵام هەندێک شتەیە کە نەکراوە لە ڕابردووە نەکراوە ئێستا نەیخینەوەی کەوا سەبەبەکەی چی ئیمڕۆ واقعەکەی کە ئێبینین ئێمە هەموو ئێستا تەماشاکە ئەم هەموو هێزەی کەینین ڕەنگە وەکو پێویست نەماتوانانی بە خزمەتیکەن هێزێکمان هێناوە لە مەقەڕێکی فلان دامانەوە هێزێک ترمان هێناوە لە کوێن داماناوە کە جێگەی 200 کەسی تیابێتەوە لە بەری معسکەری نییە ئیمکانێتی وەزعی خۆمان لە ڕابردووە کە زۆر هەوڵمان داوە نەمانتوانیوە ئەم هێزانی تر کەمان 1970 کەش هەموو جاریش قسەیەوە کە نەبێت لە کۆتایی ساڵە هێزی هەفتاوەشتان نمێنێ بێ هێزەکان تێکەڵ کرێ ئەبێ ئیتر ببێ بە هێزێکی یەگرت و ئەمانە هەموو هەوڵی بۆ دراوە 12مان کردووە هەوڵە دین لە دااتوشە ئیشەڵاوە بکەین بەڵام کە محوەرەکانیش دابەشکراوە لەسەر ئەساسی ئەو قۆتەی کە لەوێ زیاتر کادیرەکە خەڵکەکە ئەناسێ شوێنەکە ئەناسێ چی ئەناسێ لەبەرەوەی ئەسبابەکانی کە لای ئێمەش عینیشتە باشە ئەگە پرسیاری بۆ بکەین مەستەفا چاوڕۆژ کێ داینا بە بەرپرسی محوەری خانەقین لە کۆبوونەوەی کە کردمان ئێمە هەیئەتێک بووین ئێمە هەیئەتێکە کە وەزعەکە دروست بوو پاش چەند ڕۆژێک کۆبوونەوەیەکرا لەلایەن یەشێتیەوە من و دکتۆر خەسە و کاک شێخ جەعفەر لای یەشێتیەوە دانراین لای برادرانی پارتیشەوە دکتۆر هند زعیم عەلی کەریم سنجاری کاک شیروان
بە سەرپەرشتی دووسی کۆبوونی یەکمان کە مەسعود لە خارج بوو بۆی کە ئیشەکان لەسەر ئەو چۆنەڵی نەوەستێ کاگنێچیر و کاکۆسەت پێیان کردین سێ کۆبوونەوەشمان کردووە تا ئێستا لەگەڵ جەنابی کاک مەسعودا من کاک مەسعود لە کۆبوونەوە کە پێشنیاریان کرد کە ئیناخۆ من لە لیژنە باڵاکە بووم ئەو خۆش ئەو لیژنی کە مەسئولی هەموو شوێنەکانی ترە بەڵام کە پێشنیاریان کرد بۆ من بێم بۆ ئێرە قبوڵم کرد و کاک مەسعود بە ئەمری کاک مەسعود لێرە بەڵێ لە کۆبوونەوەکە وەزیری پێشمەرگە ئامادە نەبوو بەڵێ لێوێ بوو کاک مستەفای سێقالی دیش لێوێ بوو بەڵێ ئێستا محوری خانەقین فەرمان لە کوێ وەرەگرێ لە وەزارەتی پێشمەرگە یان لە ڕۆژانە کە چوونە دەرەوە تەماشای ئەو جیازە بکەن لە سیارەیەکایە بە قدرم خانەوە بێ متصلە بە هەموو شوێنی وەزارەتەوە ڕۆژانە هەر ئەحداث و ڕوودا و شتێک بێ من بە بەرقەیەیان نەمێ و کاک مستەفای سێقادر وەزیری پێشمەرگەیە ئیتساڵی ڕۆژانەمان هەیە بەیەکەوە هەم بە تەلەفۆن هەمە گەشتێکی زەروری بێ لە کۆبوونەکان شابەیەکەوەین ئێمە ئەمر لە وەزارەت وەرەگرین و دیارە کاک مەسعودیش کە سەرۆکی هەرێمە مەسئولی هەموویەتی هەر ئەمرێ بکەن ئێمە جێبەجێیەکی بەڵێ باش ئەمە سەبارەت بە محوری خانەقین ئەی سەبارەت بەوەی کە بۆ نمونە سەرۆکی هەرێمی کوردستان خۆی ڕۆژە شاری کەرکووک و لەوێ محەممەدی حاجی مەحموودی بە فەرماندەی ئەو محوەرە دانا سەرپەرشتی هێزانەدانا ئایا ئەمەش هەر بە ئاگاداری وەزارەتی پێشمەرگە بوو وەڵا سەرۆکی هەرێم دەسەڵاتیە کاکە خۆ من مەخسەمەوە نییە ئێستا بچمە مۆزوعەکەوە کە سەرۆک سەرۆکی هەرێم بۆ قائیدی هەموو هێزە چەکدارەکانە وایە کە قائیدی هەمووی بوو بۆی دەسەڵاتیەوەی هەیە بەڵام جا پرسی پێکردووە کاک مستەفا بێ خۆی جواب باتەوانێ من ئاگام لێ نییە بەڵام ئەگەر پرسیشینەکە بێت ئینسان هەندێک بڕیارە ئێستا من لێرە ڕەنگە بڕیارێک بدەم و کۆی کە جێی تەعجوب بێ بەڵام من مەسئولیەکەمم لێرە توانم هەموو شتێکم تۆش ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی پێشمەرگە لە سەرەتا و دواتر بۆ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانتشانەوێ دوایی پرسوڕایان پێکەم ئێمە لێرە کە خۆمە بەتەنیا نیم ئێمە لێرە هەیئەتێکەوە بە تاقیتەنیامە هەیئەتێکمانێ ژووری ئۆپەراسیۆنەکەی ئێمە لە 19 کەس پێگات و لە پارتی لە یەکێتی لە هێزەکانی پشتیوانی لە هێزەکانی هەفتا لە هێزەکانی هێشتا لە بەرگری و فریاکەوتن لە ئاسایش لە ئاژانس ئەم هەیئەتی ئێمە کە لێرەیە ئێمە کە ڕۆژانە کە ناوبەناو کۆبوونەوەکەین لەسەر وەزعی خۆمانەوەکەین و وەکو هەموو شوێنەکەی ئاوە کاک مستەفا پرسیارێکی جادە ڕوبەڕووی تۆ بکەمەوانێ پرسیارێکە زۆر ئەکرێ ئەوترێت مستەفا چاوڕۆژ بەرپرسی مەڵبەندی خانەقینە محەممەدی حاجی مەحموود بەرپرسی محوەری کەرکووکە هێزەکانی کەرکووکە بەڵام ئەم دوو کەسێتیە لەگەڵ هەموو ڕابردویان و تەجروبەیان لە بواری سەربازی و پێشمەرگایەتیە بەڵام ئەمان لە وەزارەتی پێشمەرگایە نین ئایا باشتر نەبوو وەزارەتی پێشمەرگا چەند فەرماندەیەکی سەربازی دابنێ ئایا فەرماندەیەکی سەربازی وەمان نییە لە هێزی پێشمەرگایەکە بتوانێت سەرپەرشتی و محوەرانە بکە ئێمە دیارە من ڕێزم بۆ هەموو ئەو ئەفسەرانە و ئەو کادرە عسکەریانی کە لە وەزارەتی پێشمەرگە هەن و ڕەنگە لە هەموو شیانەوانی کە لێن مەخسەمۆنێ لە ئەهمیەتی کەسیان کەم هەمویان لە من بەتواناترن هەموو شەمپیایی بەتوانان بەڵام دیارە کە تۆ لە کە حاڵەتێکی وا کە یەتە پێشەوە هەموو کەسێکەوەنی کە ئیمکانێت و توانای خۆی هەبێ ئەبێ سەرفی بک بۆ ئەو قەزەیە کە قەزەیەکی گەورەیە دیارە کە ئینا لە وەزارەتی پێشمەرگەم کادری باشێ خۆ ئێستا بازێک لەوانەی شتی کە دانراون هەندێکیان هەر لە وەزارەتی پێشمەرگە نین مەسەلەن ڕەنگە وەکو کادیریان ئەوە بن بەڵام پێویستی و ضرورەتی ئەم حاڵەتە چی ئەتوانی ئەو دەورە ببینێ تێکی خۆی سەر ڕەنگە احترام بۆ هەموو ئەفسەرانە ڕەنگە زابتێک بێنی کەس نیناسێ دەورێکی ڕابردووی ڕەنگە نەجمەکانی زیاتر بێ بەڵام ڕەنگە تەجروبەی ئەو تەجروبەی کە من هەمە ئەو نەی بێ ئەو تەجروبەی ئەوش لە بەزێ مەجالایەتی ڕەنگە من نەبێ لەبەرەوە ضرورەتی ئەم واقعی کە دروست بوو هاتوۆتە پێشەوە بۆ ئەم شەڕە منی پێویستە و فلانی پێویستە و کاکە حەمەشی پێویستە و ئەنواعی کاکە حەمەکانی تیش پێویستە خۆ لە بادینانی ژەرعینی شت بۆ لە ژەر کۆمەڵی خەڵکن کە ڕەنگە لە ئەفسەر نەبن تایەتی ئەفسەرە تیاشایەتی ڕەنگە هەر کادیری پێشکەوتۆ لە تەجروبە و قاڵە لە ئیش و کارەکانە بۆیە دانراوت و ئێمە بەبێ ئەوانی هیچمان بۆ ناکرێ خۆی سای من کە لێرەم هەیئەتێکی گەورەی چۆنەڵی وەزارەتم لەگەڵایە هەمویانەوە لە کاک ئیسماعیل سەرحانە حسێن مەنسوورە لیواکان دوو لیوایە ئامە لیواکان برایمە کاک خالید باڵا بەرزە چەندین کادری تر کاک محەممەدی حاجی قادر خۆشی عسکەریە جێگری منە لێرە لەبەرەوە ئێمە شتەکانمان دەستە جەمعیە بەڵام کە دانراوین ضرورەت بووەوە شتێک نییە کە هەمومان پێ رازی نەگە منیان پێ رازی نەبێ هیچ مشکلم نییە من لەو تەمەنەیش عمرم
هەمووی تەمەن لەوا سەرف کردۆم بۆ نێ باسی خۆم بکەم ئەگەر ڕەنگە بتوانم ئیسراحەت کەم بۆم باشترە تەمەنی منیژی ئەوەیە. بۆچی محمود سەنگاوی لە سەرپەرشتیاری ئەم محوەرە لابرا و زۆر قساکرێ لەسەرەوە من لە جێلی شالیان پرسیوم ئایا عیلاقی بە فڵان مەوزوعەوە هەیە من بڕوا بکە کاتوم نەخۆش بووە دەرەجەی ئیلتیهاباتی لە سا 65 جوانە بووە ینی خەڵک بەزەی پیات و من خۆم نمبینیەوە هەر بە تەلەفۆن قسەم لەگەڵ کردووە لەبەرەوە نەخۆش بوو پیاویش کە نەخۆش بوو ئیدارەی ئیشەکەش گەرم و ئەبێ کەسێک بێتە ئێرە کە برادی ناخۆ من ئیشی خۆمە بوو کاکە من پلەکەی ئێوەی کەساتم لەوێم گەورەتر بوو ینی بۆەوە نییە بەڵام کاتوم بۆ ئێرە ضرورت بووە من کاتوم لە شوێنی کاک مەحموو بۆ تەواوکەری ئیشەکانی ئەو هاتووم بۆەوەی کە بتوانین کاک مەحموش کەسێک بۆ لێرە خەڵک پێشمەکە بۆ خەڵک بە قسەی کردووە هەمویانە ناسێ بەڵام نەخۆشی لەگەڵ نەخۆشیە دەسەڵات نییە هەرەوەی سەرەکەشتی سیاسی بەڵانی هەتەوە تاکە هۆکارە بۆ لای خشتی ترە بێ من نازانم من ئەوە بزانمەوەی ئاگام لێبێت لەبەر نەخۆشی بەڵێ کاک مستەفا ڕۆژانە لەگەڵ جوڵی هێزەکانی ئێوە لە مێحوەرەیە وەزارەتی پێشمەرگە ئاگادارە هەر شتێک بێ ئێمە ئاگاداریانەکەین هەر شتێک ناڵێن بەرقێمانەیە بە فاکسە یەکسەرەکەی بینەکالیێت ئێوان هیچ ڕەنماییەکان بۆ ئێوە حتمەن تەلەفۆن ئەو موبایلی ئیشەکانی ئاسان کردووە هەر شتێکە بێەوە تا ئێستا ئێمە لە باتیەوەی لیوا و میوا و بێنە و جیاز بێنە زۆربەی شەکانمان هەمووی بە موبایل جێبەجێەکەین هەندێشتیش کە زۆر نهێنی و سڕی بە جیازەکە هەیە ئەوە کە ڕەبتە بە وەزارەتی پێشمەرگە و بە جەنابی سەرۆکیێریەمەوە ئەوەی کە سەرنجە درێت لە مێحوەرەیە زیاتر هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆڵەبینێ بەڵام لە کەرکووکە هێزی پێشمەرگە و پۆلیسی قەزا و ناحیەکان و پۆلیس بەگشتی و هەندێک هێزی کەش تێکەڵان لێرە ژوایە مەسەلەن لێرە چێ تێکەڵی هێزی پێشمەرگە ئستیفادەمان لەمەکە ئیمڕۆ مەسەلەن ئێمە هێزێکمان هەیە لە ڕانیەوە هاتووە ئاسایشن دوو فەوجمان بۆ هاتووە ژمارەکەیان لە پۆلیسی هی سلێمانیەوانە لە کارەباوە ئێمە چکە خۆتەکەی هێزی پێشمەرگە ئەبێ حساباتی خۆمان بکەین چەندمان پێویستە لەبەرەوە ئێمە تێکەڵین ئاسایش لێرە متعاونە لەگەڵمان ئاسایش لە هەموو ئەوانەی کە پێویستی هەیە ئێمە بەتەنیا خۆمانین ینی هێزەکانی تریژ وەکو کەرکووک و شوێنەکانی تر لەگەڵمانە بەڵام تێکەڵیەکە ینی بۆ ئاستی کەرکووک کەسی پێ ناکرێت کەرکووک شوێنێکە کە هەموو خەڵک چاوی لە کەرکووکە کاڵی کە لەوەتی هەین لە مناڵی و تاریخ و بیرمان کردوەڵین کەرکووک بە ناخۆک ئێرەش ئێرە کەمتر نیە لە کەرکووک حکاکە حەزەکەم بزانی بەڵام کەرکووک چاوی خەڵکی لەسرە خەڵک هەمووی ڕووی ئەکاتەوێ کێشەمان لە تاریخیان کە باس کراوە کە باسی کەرکووکەکەی هەموو منطقە کێشە لە سەرەکانەوەی کە لە ڕابردووە بۆ هەموویەتی جا هێزەکانمان تەواژودیان لەوێ زیاتر لەوە ئەهمیەتیشی زۆر ئێرە ئەهمیەتی هەیە بەڵام کە ئەهمیەتی کەرکووک لە هەموو شوێنەکان گرنگترەوە گەر هێزی زیاتری لێبیان خەڵکی زیاتر لێبێ حەقی خۆیەتی سەرۆک شێرێمی کوردستان خۆی سەردانی شاری کەرکووکی کرد بەڵام سەردانی ئەم مەحوەرەی نەکرد سەردانی خانەقینی نەکرد ئەمە چۆن لەگایەوە وەڵای جاوە کە سەردانی کرد معنی سەردانی ئێرەشی کردەوە چونکە خۆ نەچۆتە بادینانیش ئەگەر باش نەبوو بۆ حەزمی پێشمەرگە سەردانی ئێرەش بکە بەڵێ خۆی تەردیدیەکە و من بەدەست من نییە بەڵام پێمان خۆش هەج دەخێ بێمە لە خزمەتیین هەج وەختێک بێتەوە هەم خەڵکەکە پێی خۆشە هەم خۆشمان پێی گەورە بین بەڵام ئێمە هەموو ئەو شتانی کە هەیە ڕۆژانە ئاگاداری یەکەینەوە جۆفتێکی ژاد وڵای مش پێمان خۆشە و خەڵکیش پێی خۆشە بەڵام ڕەنگە ئەو مەجای نەبێت لەبەر وەزعی دەولی و لەگەڵ ئەو شتانی کە ئێستا لەوێ خۆی دایمە خۆت زانی هەموو خەریکی وەفد و سەفارەت و چیوانن تا ئێستا نەهاتۆ تەمەناکەنی شڵ ڕۆژێکە بێ ئەوەش ئەو ئاواتی خەڵکیش دێتە دی کاک مستەفا لە محوەری خانەقینە ڕۆڵی هێزەکانی هەفتە تا چۆنە جگە لە هێزی هەفتە چ هێزێکی تر لە ناوچەیە یەک لیوای هێزی هێشتای لێەوە تا لە کۆباشی لە واجبان کاک خالید باڵابەرز ئامد لیوایەنە هێزی هێشتای و بڵین هی برادرانی پارتیە لیوایە کە لیوایەک بە کاملی ینی 4,000 پێشمەرگەیە اینجا چەند ئێستا ئەوەی ئێمە هەفتایە لێتی و ئێمە هەماهەنگین بە یەکتەوە ئێمە یەک هەیئەتین ئەوش لەو هەیئەتەیە لەو ژووری ئۆپەراسیۆنیە کە لەگەڵ نایێت باش هێزەکانی هەفتە و هێزەکانی هەشتا لە بەرەکانی پێشەوەیش ڕۆبەڕووبوونەوەیە فەرمان لە تۆ وەرەگرن یان لە وەزارەتی پێشمەرگەی وەرەگرن من هەشتێ بێ لە ڕێی منەوەیە
وەزارەتی پێشمەرگەی سای لەگەڵ منە هەیە منیش چی بێ ئەوامر بۆ بەڵێ ئەگەر لە دەرەوەی تۆ بۆ نمونە لە حاڵەتێکە بارودۆخ ئاسایی بوو ئەو هێزانە فەرماندێکی وەرەگرن ئەو کاتیژە لە وەزارەتی پێشمەرگە وەریەگرن ئێمە هەندێکی لە هێزەکانی هەفتاش خۆر سەر بۆ وەزارەتی پێشمەرگەیە کاکە یعنی معاش و حقوق و هەموو شتێکیان هێزی هێشتاش عینی شتە هەمووی ئەوەیە ئەمر لە حرەکاتی شتی گەورە لە وەزارە وەرەگرن بەڵام وەکو ئیدارەکەی لای خۆمانە بەڵام سەبارەت بوو دیاردەی کە لە سەرەتا سەرهەڵدانیم کێشەوە زۆر باسەکرێت ئەویش هاتنی خەڵکی ئاساییە بۆ بەرەکانی پێشەوە بەشێک لە ڕۆژنامە نووسانە کە ئەتوانین بڵین تا ڕادەیەک بە شێوەیەکی عەشوائیە بیرۆکەیەکتان بۆ ئەوە هەیە هیچ پلانێکتان بۆ داناوە ئایا ئەو مەترسی نییە لەسەر هێزەکانی پێشوانگە لە بەرەکانی پێشەوە زۆر خراپە ئەوە لە ڕێی تۆشەوە منداوە لە هەموو کەناڵەکانەکەم ئەوە فرسەتێکە کە ئێستا ئینسان توانێت قسە بکە هەموو کەناڵانی تەلەڤیزیۆن مەفروزە بە کەیفی خۆیان نەچن بۆ سەنگەرەکان چونکە هەندێک شتەیە کە عیلاقی بەوەزئی ئەمنی و پێشمەرگەوە هەیە من پێم وایە ئەوە کارێکی خراپە تعلیماتیشمان دەرکردووە پێماوتون هەر کەسێک بە کەیفی خۆی قسە نەکا بە کەیفی خۆی تەسریح نەدا چونکە ئێستا وای لاتوە هەموو کەسێ موبایلێکی لێگیرفانێ بە کەیفی خۆی ڕسمەگری و ئەینێرێ و چی لێکە ئەوە ڕەنگە تا ئێستا نەمانتوانێت وەزابتیکەین بەڵام بڕیاریشماندا بوو کە هەوڵ بدەین کە ڕێگەلەوە بگرین و هەر کەسێکیش بێ ئمە خۆشتی شاراوەمان ئەگەر نییە ئێستا جەنا بەداتوی قسە لە منەپرسی ئەوەی کە دڵی خۆمایەوەی واقعەکەی بۆ بازەکەم هیچیشی ینی شتێکی لەگەڵا باز لێ ناشارمەوانێ لە هەندێشتی سەربازی نەبێکەوە عیلاقی بە خۆمانەوە هەیە ئەجینا داوە لە هەمووانەژەکەم کە بە چاوی وجدانەوە ینی بۆ مەسلحەتی خۆیان بۆ مەسلحەتی قەناتەکەیان بۆ مەسەی شتێ بە کەیفی خۆشت بڵاو نکاتەوە سەنگەری پێشمەرگە ڕسم نەگرن ئەگەر پێشمەرگەی قسەیەکی کرد جاری وایە لە عەتفی خۆیان لە عیلاجی خۆی من ئەوە بێن لە ئێمە وەریگرن قسەکان ئەگەر پێشمەرگەی هیلاک معنایەوە نیە هەموو پێشمەرگە هیلاکە ئەگەر پێشمەرگەی تینوبی معنای نیە هەموو پێشمەرگە تینووە لەبەرەوە بێ معاناتی ینی مڕاعاتی وەزع بکەین بەڵێ من هەر لەسەر ئەو بابەتە ویستم پرسیارت لێ بکەم کە قسە لەسەرەوە ئاکرێت کە لە بواری خواردن و خواردنەوەیە هەندێک کەم و کوڕی بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەیە ئێوە چه هەوڵێکتان هەیە بۆی کام کەم و کوڕیانە نەهێڵ نەگەڕێت دڵنیا دەکەم دیارە لە هەندێک شوێن و لە هەندێک سەنگەرە ناتوانانی منجەڵە برنج بخەیتە سەر ئاگر و چێشت و گۆشتی بۆ لێبنی ئێمە پێشەوە ئەوە هاتوون دوو لۆری هەر معەلەبات و پێویستەکان ماوەت من ناڵێم لە ڕۆژانی یەکەمە لە ڕۆژانی یەکەما تاکو تەنزیم کراوە ئێستاوە ئیدارەیەک هاتووە ئیدارێک لە وەزارەتەوە هاتووە هەموو شتەکان هەرچی شتی خێنە ئەوێ دابەژ کتێ بەسەر هێزەکانە پێشمەرگە نەبرسیە نەتینووە نەبێت خۆنگە گەرمیشە کەس جگەڵێکەکەی ناوێتەوەوانە ڕەنگە گەرمای بێت ڕەنگە لەبەر گەرمان ناڕەحەت بێت ڕەنگە تا بەیانی نەنوێ ئەمانە هەمووی واقع بەڵام لە ڕووی خواردنەوەنەوە ئەسڵینی هەر کەسی قسە بکە جاری وایە بۆ مەباری خۆی بە کەیفی خۆی وەڵانانمان نییە و ئەومان نییە ڕەنگە ڕۆژێک پێشمەرگەیەک تینوبی معنایەوە نیەم و پێشمەرگە تینوبووە ئێمە لە ڕووی خواردن و ئازوقۆ و پێویستەکان و هیچ کەم و کوڕیمانیە و تەمەناژەکەم لە هەر شوێنێکی ژەبێ عیلاجیکەین ئەگەر هەبوو ئەبێ خۆمان بچی چارەسەریکەین کە و برسی بەمانای من برسی پێنی پێشمەرگە نابێ بەسکی ڕوت و بە پێڵای ڕوتە و بینێریتە جەبهەکە ئەبێ مستەلزەمات و پێویستەکانی بۆ جێبەجێ کاک مەسەوا بەشێک لەوانەی کە چاودێری بارودۆخەکە ئەکەن گەرمی بەرەکان لە محوەری خانەقین و پارێزگای دیالە لەگەڵ کەرکووکە ئەیجێڕنەوە بۆ سیاسەت و تێڕوانین و دنیابینی یەکێتی وە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراقا وە ساردی بەرەکانی شەڕیش لە ناوچەکانی پارێزگای نینەوە ئەیجێڕنەوە بۆ سیاسەت و دنیابینی و تێڕوانین و پەیوەندیەکانی پارتی لەگەڵ حکوومەتی عێراقیە ئایا ئەو جیاوازیانە کاری کردووە دەسەر ئەم بەرانە جا من لە ڕۆژنامەی ئاوێنە مقابلەیان کردم جوابیەوەم دایەوانێ نە ئەسڵی و نە ئەساسی هەیەەوە چونکە کە لە جەبهەی ئەوێ پێشمەرگە شەهید بووە پێشمەرگەش برینار بووە پێشمەرگەش ماڵی سوتاوە پێشمەرگە شەڕی کردو لە حەمدانیشێ شەڕی کرد پێشمەرگە نەیکرد لەگەڵ تیرۆریست و داعش و ئەمسالی ئەوانە لە منطقەی حدودی لای سنجار و لەوانە ئەلغامەکان بە پێشمەرگان نەتەقیوەتەوانە دیفاعیان کردووە لێرە ڕەنگە گەرمتر بێ منە و قسەی ژەری سایکەمەوە ئەو قسانی کە ئەکرێت لە بازارە بۆچی وڵا لای پارتی ڕەنگە ئیتساڵی بە فڵانشتەوە بێ لێرە لای یەکێتی وایە ئەمە ئەسڵ ئەساسی نێمە یەک سیاسەتمان هەیە ئێستا لەم حاڵەتە لە من باسی جەبەکانەکەم باسی ئەو قیادەیەکم کە من بەشداری تیاکەم و بەبێ فەرق و جیاوازی
بەڵام زروفەکە وای کردو لێرە شەڕ هەیە وەزعەکە وەکو بۆم باس کردی لە پێشی شەوانێکەکەی زروفی جەلەولا موعەقەدە وەکو شوێنەکانی تەنیە بەرامبەر یەکوەسن لە شوێنەکانی تر ڕەنگە دوورە تۆپ بێت لە کەرکووکی ژوایە کاکە خۆ کەرکووی ژێزەکانی ئێمەی لێ کەرکووک 2-3-15 ئەتوان بڵێ 6 دیوای ئێمەی لێ ئەوانش خۆ لەوێن و نە ئەو شەڕەژەیە و نە شتەیە چەند شەڕێ بۆ ئێستا تقریبن تۆپبارانی یەکتریە لەوێختی خۆ خەڵک لە خۆی بناچێ بەگەشت خەڵکاکە شەڕنێتە بەردەگات چی لێکیانی لێرە ئەوە تا بەردەگایان پێکردوین بەردەگامان پێکردون بەرامبەری ئاوەستایی جا لەبەرەوە من حەز دەکەم بە هەموو خەڵکی کوردستانیش بڵێم ئەو قسانە قسەی بەقووەت نین و ئەوە نییە وڵا ئێمە ڕەنگە بڵێن وڵا ئەوان عیلاقاتیانی ئەمانەوە سیاسی ینی ئێوە پارتی ئێستا یەکێتی و پارتی هەمان تێڕوانین و هەمان دیدیان بۆم ڕووداوانە هەیە کە ڕۆیە هیچ جیاوازیەک نییە لە گەشتی جێبێشتەوە لە لای قیادی سیاسی باز دەکرێت بەڵام لە ڕووی جەبهە و شەڕەوە من باسیەوەکەم لە ڕووی جەبهە و شەڕەوە هیچ جیاوازیەکمانیە و هەموو قسانی شکاکرێ ڕازین بۆ لەوێ هەیە ئەمە یەک گیانین پێشمەگە گەر بەو ڕۆحێتەش نەبین زەرەکەینەوە ڕووی دەبم لە هەموویەتی چکە ئێمە چارەنووسی ژیانی خەڵگە خەینە بەرمەترسی بەهینەدەین ناکرێت لێرە بانێک بێ و دوو هەوا بێ ناکرێت دووبانێکە لێرە شەڕ بێ و لێ بڵین وڵای من پاوەزامشتی وانە منەوە لێرەوە دڵنیاتانەکەمەوە قسەی ئەوانەیە کە خەڵک بە کەیفی خۆی بەو حەماسی کە هەیەی ئەو قسەیەکە هێزی پێشمەرگەی کوردستان لە میحوەری خانەقین بەو شێوەیە جێگیر بووە کە لە دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکەش پاشەکشە ناکات ئەوە پاشەکشە بەدەست قیادەی سیاسیە ئێمە هەمومان ئەوە ئاواتمانە تەمەناکەین ئەو سەنگەرەی کە لێدەین هیوادانی شەڵالی نەخشینەوە قایمتریکەین توم و تۆڵتریکەین بەڵام کە خۆ دەزانی وەزئی دەولیەوە تا کێ لە شەو ڕۆژەکە مووسڵە گیرێ بەبێت تەقە و شەش لیوای مالیکی بەبێت تەقامووی تەسلیمە بێ فیرقەی 3 و 4 و 12 و نازانم چی دوو لیوای دوو فیرقەی سەواتیشی لەبەرەوە گۆڕان لە هەموو لە وەزئی ئێرە شایبێ بەڵام ئەو بڕیاری کە داومانە خۆ دەزانی ئمڕۆ جەنابی کاگمەسۆ چووە بۆ پەرلەمان بۆ کۆمەڵی لەو مەسائلانەکەوە ئیتر حدودی خۆمانە و شوێنەکانی خۆمان کە تیاماوی نەتوانێ و کە لە ڕابردووە خەومان پێوە بینیوە ئیتر ئەگەر تا بۆمان بکرێ تا بۆمان کرێ و ڕەنگە قیادی سیاسی ژەرەوە ڕێی بێ هەنگاوێک نینە دووانێ چکە نەچێتە سەرماڵی خەڵک تەعدامان لە کەس نەکردووە خاچی کوردستانە لەوەتی لە مناڵیەوە خەوی پێوە بین ڕەنگە خۆ خەڵکی قوبولی نەکات ڕەنگە نیزامەکەی مالیکی و هێریتە قوبولی نەکەن بەڵام ئەو واقعەکە ئێمە بێ دیفاعیەکەین ینی ئێستا بەرنامەکە ئەوەیە کە ناکشێنەوە تا ئێستا وایە و مەسێک ناخشینەوەیە تا بەڵام قەراری سیاسی لای منیە لە داهاتوانی باش ئەگەر لە داهاتوە بڕیارێکی سیاسی درابەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچانە بخشێتەوە ئیلتزامەکەی ئەو خەڵکەی کە لەو ناوچێن کام خەڵک ئەو خەڵکە کوردی ئەو ناوچانە چی لێکە نا خەڵگەوەی کە ئەبێنێتەوانی خۆوانی ژنای قەتوعایمەکەن خۆ گوناحی مەسەلەن ئینشەڵا ئەوە نابێت خۆ منەم قساناکەم بۆ نییە کە بکشینەوانیەوە قەراری کورد هەمووی ئەو بڕیاری داوە مەجاالەتی تر زۆرە مفاوەزات زۆرە شتی تر زۆرە خۆ ئێمە قەت میلەتی خۆمان بەجێ ناڵین لە هیچ کاتێک چیژە بێت ئەگەر هاتن سبێنە شتێکیان کردەوە خۆ شەڕە و دنیاە هەموو تۆ بتێ بە مفاوەزات بشینەوە حتمما ئەگەر شتێکی بێ بە شەڕەکشینەوە گەر شەڕمان پێ بفرۆشن ئەگەر دەرەقەت نین وانە ئینشەڵاوەش نابێت کاک مستەفا لە بڕیاردان و لە جوڵە و تەحەڕوکاتی ئەم محوەرانەیە سەرجەم محوەرەکان باسەکەم تا چەند کۆسەر ڕەسوڵ کە جێگری فەرماندەی گشتی هێزە شەکدارەکانی هەرێمە ئاگادارە و ئاگای لەم بارودۆخەیە و ئێوە ئاگاداریەکەن لەم جوڵە و چالاکیانی خۆتان وەڵا خۆ کاکۆسەر خۆزانی پیاوێکی ئەسکەری و پیاوێکی ئازا و مرد بۆ لە ڕۆژانێکا کە کاکۆسەر دەبۆ کەم خەڵگە بۆ ینی من خۆم لەگەڵ یا بووم لە زۆر شوێنە پێشنمونیەکەم بۆی نایتەوە لە شەڕات چۆن چوینەدا ینی کاکوسە خۆ پیاوێکی میدانی بۆ بەڵام بەداخەوە ئێستا کە سیحەتی خۆ دەزانیەوە کوجاران نییە لە ناحیەی سەحەتەوەوانەوە کە ئەو مەجاالەی نێژینە لە هەموو سنگەرەکانە لەگەڵمانە بووە خۆشی حساب دیارە جێگری سکرتێری گشتیە جێگری سەرۆکی هەرێمە حتما لە ڕێگەی خۆی ئەو شتانی پێکان چکە ئێمە مباشر خۆ بۆ کاکۆسەتی نانێنین ئەمەنێنین بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ ئەو سەرۆکایەتیە هەر شتێک بێ حتما ژاگادار ئەوی تۆ زانیاریت هەبێت تا چەند ئەو زانیاریانی ئێوە جوڵەکانتان فەرمانەکان ئەوش ئاگادارە لی حتما ئاگادارە هەمووی ئەگەر لەوێژ نەبێ ئاگاداریەکەن بە موبایل بێ بەشتی بێ لە وەزعەکە چکە خۆیش لە
کۆبوونەوەکانە کە بەشداریەکە لە کۆبوونی مەکتەبی سیاسی خۆمانە لە کۆبوونەوەی کە ئێمە ئیکینۆکو لای سەرۆکی هەرێمەیش بەشداری بێت لەگەڵمانە ینی ئەو کۆبوونەوەی کە ئەو هەیئانەی سەرپەرشتی محوەرەکانەکەن ئەگەر سەرۆک شێرەمەش لەگەڵتانە بەشدارە ڕەنگە کۆبوونەوەیان نەمدیوە بەڵام کۆبوونەکانی تر لەگەڵمانە بووە. بەڵێ یەک دقیقە کاتی بەرنامەکەم ماوە ئەو دقیقەیەم بەخۆت ئەگەر شتێک هەبێت دەربارەی ئەم محوەرە دەربارەی هێزی پێشمەرگەی کوردستان دەربارەی هەموو تۆرانێکە قسەمان لێ کرد بتەوێت بڵێ. وەڵام من کە لێرەین ئێمە کوڕی خەڵکین من گەر خەڵکی خانەقین نیم هەر کوڕی خەڵکی خانەقینیم 2000 ژمارەی ویسی پەلاماری خانەقین باتە من 3 مانگ لێرە بووم کاتوشمە لەسەر ئەوە بۆ کە ئیسان لێرە بۆ شارەزایی هەیە هەموو خەڵکەکە کە سوکار و برای ئێمەنداوە لە هەموو هێزی پێشمەرگەکەم سەبریان هەبێ ئەگەر چین و بوون تحملی بکەن ئەگەر سەرمایان بۆ تحملی بکەن گەرمایان بۆ تحملی بکەن وەزعێکی تازە هاتوۆتە پێشەوە بە میلەتەکەمان ئەوەی کە ساڵەهای ساڵە باو باپیر ئێمەش باسی کردووە لەبەرەوە من داوا لە هەموو کۆمەڵان و خەڵکەکەم لێرەوە سوپاسی هەموو خەڵکانەکەم کە کۆمەک و پشتیوانیان هێناوە بۆ هێزی پێشمەرگە لە هەر میحوەرێکەوە بێ ئەوە ئەمانەی لێرەن کوڕی خۆیانن و جانی خۆیان بەخت کردو لە پێناوی ئەوەی کەوا ئەم جارە حدودەکەی خۆمان قایم بگرین و داوایان لێکەم کە سەبر و تەحملیان هەبێ ئەمەش کۆتایی دێ و سوپاسی ئەوەشەکەم کە دەگمان نەگەین بۆ خەڵک. سپاس بۆ مستەفا چاوەڕاش بەرپرسی محوەری خانەقینی هێزی پێشمەرگەی کوردستان. ڕۆژێستان دیداری ئەم هەفتەیەشمان کۆتایی هات تا پێگەشتنەوەماندا چاپەکەوتنێکی تەرەم لایەکتان نەخۆشییابن.